هێشتا قەدەغەی هاتوچۆ لە شەرناغ هەڵنەگیراوە. ئارتەشی داگیرکەری دەوڵەتی تورک لە سەدا هەفتەی شارەکەیان وێران کردووە و هێشتاش لە وێرانکردنی ماڵی هاوڵاتیان بەردەوامن. لەلایەکی ترەوە گەڕەکی شەید گەلهادی نسێبین وەک گەڕەکەکانی حەلەبی سووریایی لێ هاتووە. لە ڕۆژی چواردەی ئاداری ئەم ساڵەوە لە شەرناغ قەدەغەی هاتوچۆ ڕاگەنراوە، پاشانیش بە دەیان هەزار مرۆڤ ناچار بە کۆچبەری کران. بەڵام لە دژی سیاسەتی ناچارکردن بە کۆچبەری، هاوڵاتیانی شەرناغ لە دەوروبەری شارەکە چادریان هەڵداوە و ڕای دەگەێنن کە بە هیچ شێوەیەک ئامادە نین زێدی باباپیرانیان بۆ هێزە داگیرکەرەکان بەجێبێڵن. ڕۆژی 3 حوزەیرانی ئەم ساڵیش هاوڵاتیانی شارەکە ڕایانگەیاندبوو کە ئۆپەراسیۆنی سەربازی لە شەرناغ کۆتایی هاتووە، بەڵام قەدەغەی هاتوچۆ و ئاستەنکردنی هاتوچۆی هاوڵاتیانی ئەو شارە هێشتا بە کۆتایی نهاتووە. پۆلیس و کۆنتراکانی ئاکەپە بە بیانووی قەدەغەی هاتوچۆوە خانووی هاوڵاتیانی شارەکە یەک بە یەک وێران دەکەن. بە پێی ئەو دیمەنانەی کە بەدەستمان گەشتوون، وا دەردەکەوێت کە لە سەدا هەفتای شەرناغ وێران کرابێ. ڕۆژ بە ڕۆژ گەڕەکەکانی دیزلا، ئایسمەت پاشا، باخچەلی ئەڤلەر، جمهوریەت و یەنی مەحەلە زیاتر وێران دەکرێن. لە هەردوو گەڕەکەکانی گازی پاشا و ئایسمەت پاشا یەک خانووش بەسەر پێی خۆیەوە نەماوە. پۆلیسەکانی ئاکەپەش بە زرێپۆشەوە لەناو جموجوڵی سەربازیدان. لەلایەکی ترەوە و لە نسێبینیش لە چواردەی ئاداری ئەم ساڵەوە قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرا. لەو چوارچێوەیەشدا 6 گەڕەکی نسێبین گەماروی سەربازی دران. لە دوایین دیمەنەکانی گەڕەکی شەید گەلهادی نسێبیندا دەردەکەوێت کە ئەو گەڕەکە بە تەواوی بۆتە گەڕەکەکانی حەلەب. نسێبینیان بە تەواوەتی وێران کردووە بە شێوەیەک کە هاوڵاتیان ماڵەکانی خۆیان ناناسنەوە. چەتەکانی دەسەڵاتدارەتی ئاکەپە ڕێگە نادەن هیچ کەسێک نزیکی ماڵەکانی خۆیان بنەوە و لە وێرانکردنی و چەند شوێنەکەمەی کە بەسەر پێوە ماون لە نسێبین بەردەوامن.